لیان وەرنەگرین لە شارەوانی. ڕۆژانە نزیکەی 20 کارگەی پیشەسازی لە نێو بەشێک لە ماڵەکانی قەزای دەربەندیخان سەرقاڵی کارکردنن. بەو هۆیەوە دووکەڵ و تەپوتۆزێکی زۆر بە ئاسمانی سنوورەکەدا بڵاو دەبێتەوە و دانیشتوانی ناوچەکەی هەراسان کردووە. سەرەڕای زیانی تەندروستی بۆ سەر هاوڵاتیان سیمایەکی ناشارستانی بە ناوچەکە بەخشیوە. بەهۆی نیگەرانیان لە پاشماوەی کارگەکان دانیشتوانی ناوچەکە بیر لە فرۆشتنی خانووەکانیان دەکەنەوە، بەڵام وەک خۆیان ئاماژەی پێدەکەن بەهۆی کارگەکانەوە خانووەکانیشان پارە ناکات. ڕاستی بوونی ئەم کارگانە کە نزیکی شوێنی نیشتەجێبوونی خەڵکیە بە کارێکی نەشیا و ناباشێ زانم بەڕاستی کارێکی ناتەندروستە وەکو پیشەی خۆم کە تەندروستکارم بوونی ئەو هەموو تەبوو تۆزە بە تایبەتی لە ڕۆژانێکی ڕەشەبا کە بەرە ڕووی شاریەت بەڕاستی بۆ ئەوانەی کە گرفتی سنگیان هەیە نەخۆشی سنگیان هەیە ڕەبۆیان هەیە ئەمە کارێکی زیان بەخشە. خاوەنی زۆرێک لە کارگەکانی سنوورەکەش ڕەتی دەکەنەوە هەموو کارگەکان وەک یەک زیان بە دانیشتوانی ناوچەکە بگەێنن و ژینگە پیس بکەن، بەڵکو دەڵێن ئەوە چەند کارگەیەکی دیاریکراون ئاسمانی قەزاکە بە تۆز و دووکەڵ دەتەنن. کارگەکان پۆلێنیانە پۆلێنی ئەلف جایە باجایە و جیم جایە، ئێمە لە پۆلێنی جیمە، پۆلێنی ئەلف و باش جیاوازە، پۆلێنی ئەلف هاڕینی بەرد و خوبرەیە، جا ئێمە تەبوو تۆزی نیە بگرێتە بوو تۆزەکەش کەمەکات ئەوە تاتوانانی بیبین و سەریکەی زاتە بوو تۆزی هەیە بۆ بگرێتە بوو تۆزی ئەوانەیش زەرەری بۆ ئێمە هەیە. ئەو چەولمەکە ئێمە ئیسەیکەن بەم ئیشە ئەبێ بیشوێنەوە ئایەکی پیا بکەین ئەمجا سەر لە نوێ بەکاری بین. وەڵایە گەرەکە ئەو مەسرەفەی کێشاومە لێرە بۆم بگەڕێنەوە خەمە سەر چاو لە بەرەو شتێک ئەمە لە خزمەتی میلێتایە. لە سەرەتادا ئەم کارگانی دەربەندیخان لە ناوەندی شارۆچکەکەەوە دوور بوون، بەڵام دوای فراوان بوونی قەزاکە ئێستا ئەو کارگانە کەوتونەتە نێو سنووری ماڵەکانەوە. سەرۆکایەتی شارەوانی قەزای دەربەندیخان لە ماوەی ڕابردوودا زەوی دیاریکراوی بۆ کارگەکان دابین کردووە، بەڵام جارێک بەهۆی ڕەزامەند نەبوونی وەزارەتی کوشتوکاڵ بە پێدانی زەوی کوشتوکاڵی بە کۆمپانیاکان و جارێکی دیکەش بە بیان و دووری ئەو زەویانەی بۆیان دابین کرابوو لەلایەن خاوەن کۆمپانیاکانەوە ڕەت کراوەتەوە. ئێمەش پشتگیری داوای هاوڵاتیانی خۆمانەکەین سەبارەت بە داواکارەکانن بە گواستنەوەی کارگەکان. ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی دەربەندیخان لە ئێستادا کاری جدیەکەین بە سەبارەت بە گواستنەوەی کارگەکان و پەیوەندی تایبەتیمان کردووە بە بەڕێوەبەرایەتی گشتی و کشتوکاڵی سلێمانی و کشتوکاڵی دەربەندیخانەوە سەبارەت بە گواستنەوەی کارگەکان و پەیمانیش دەدەین لە داهاتوویەکی نزیکە ڕێکارە یاساییەکان تەواو بۆ کارگەکان دەگوێزرێنەوە. بەشێک لەو کارگانە کارگەی پیشەسازی گەچ و بلۆک و چیمەنتۆن و لە بەنداوی دێوانەوە نزیکن لە ئەگەری تەوابوونی پێویستە تەواوی ئەو کارگانە دوور بخرێتەوە بۆ ئەوەی بەنداوەکە پانتاییەکی زۆر ئاو گل دەداتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.